داوا دەکەین ئەو دەنگدەرە خۆشەویستانەی کە ئێستا کە دەنگ دەدەن دەنگ بدەنە حەق دەنگ بدەنە دڵسۆزەکان دەنگ بدەنە ئیشکەرەکان دەنگ بدەنە خۆشەویستەکان وای ئەمە دوێنێکەش عین کۆنگرێس ڕۆژەمانی گوتمان هەڵبژاردن لە کات و ساتی خۆی لەخوا بەزیادبی ئەو ڕۆکە هەڵبژاردنەکەاتە بەو هیوایەن خەڵکانێک بێ لۆگۆ یانی هەولێر لە پێش هەموو بەرژەوەندەکانی خۆی بی وڵا پرۆسەکە پرۆسەشی دیموکراسی بیتن چکاندەك دەرێن دیستومیستی ئەوجاوە ئەلمیم ناو قاعی بەدیار دەکەوی چێ دەرێت بەس دەرێم ئەوانەی دەردەچن لە ئاز ناوی هەولێر بن ئێمە وەکو دەستەی هاندەران یانەی هەولێر دڵمان خۆشە کە ئیمڕۆکە بڕیارێک لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمەوە و حزبەوە دەرچووە ئینتخابەکە دەکرێت لە بەرژەوەندی نادی هەولێر و لۆگۆی هەولێر و خەرچی هەولێرە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام کە دەڵێن قایمەکدانراوە ئەو قایمە حزب داینایە ڕاستە ئەمە پشتگیری حزبی دەکەین هەموو کوڕیە و حزبینە پشتگیریان دەکەین بەڵام هەندێک شتێدایە شایستە نییە بەڕاستیدانرایە شایستە نییە داوا دەکەین ئەو دەنگدەرە خۆشەویستانەی کە ئێستا کە دەنگ دەدەن دەنگ بدەنە حەق دەنگ بدەنە دڵسۆزەکان دەنگ بدەنە ئیشکەرەکان دەنگ بدەنە خۆشەویستەکان نەوەکو دەنجی خۆیان بە فرۆ بدەن هەمان چەند ساڵ و کە 2 ساڵ و 3 ساڵ نادەوێت بەو ڕۆژەکەیش ئەها برێن سبەینەکە ئیدارەی نادەوێتەوە هەمووان ڕۆن و ئاشکرایە لە بندستی کابتنی فەریق و مدەڕیبی بووە ئەو ساڵی ڕۆیشت نامانەوێت هەماشت دووبارە بتەوە